بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیوی ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆمان بە بەختەوە دەزانین کە بە بەرنامەیەکی تری کرێکار دەبینە میوانی ماڵەکانتان. سەرەتا گرنگترین هەواڵەکانی هەفتەی ڕابردوو دەبیستین و دواتر بۆ پێشکەشکردنی تەوەری بەرنامەکە دێنەوە لاتان. مردنی کرێکارێک بەهۆی نەبوونی ئامرازی خۆپاراستن. ڕۆژی شەممە 28 پوشبەر کرێکارێکی بیناسازی لە ورمێ بەهۆی بەربوونەوە لەو بینایەی کاری تێدا دەکرد گیانی لەدەستدا. یەکێک لە شایەت حەڵانی ئەم ڕووداوە ڕایگەیاند. هۆکاری بەربوونەوەی بێهنام ئەیازی نەبوونی ئامرازی پێویستی خۆپاراستن بووە. هەروەها لە درێژەدا وتی بێهنام ئەیازی دانیشتووی گوندی سۆما برادۆستە و یەکێک لە کرێکارانی ژێر هێڵی هەژاریە و لە بارودۆخێکی دژوار ژیانی بەسەردەبرد و خێزاندار و خاوەن منداڵێک بوو. کەوتنە خوارەوە و گیان لە دەستدانی ئەم کرێکارە پاشەوە دێت کە کیانوش وەیسی 35 ساڵ تەمەن خەڵکی گوندی مرواری سەر بە شاری کامێران بەهۆی نەبوونی شارەزایی تەواو لە کارەکەی و هەروەها نەبوونی پێداویستی خۆپاراستن لە کاتی کارکردندا لە بەرزایی دەکەوێتە خوارەوە. ئەم کرێکارە کووردە پاش ئەو ڕووداوە بۆ نەخۆشخانە دەگوازرێتەوە و دوای 3 ڕۆژ مانەوە و بربەرەکانی لەگەڵ مەرگ سێشەممە هەفتەی پوشبەر گیانی لەدەست. گیان لە دەستدانی ئەم کرێکارە لە کاتێکدایە کە ڕۆژی دووشەممە ڕێکەوتی نۆی پوشبەر حسین نەبیزادە ناسراو بە حسین شەکاک خەڵکی گوندی سینگانی سەر بە شاری شنۆ لەسەر داربەست و لە کاتی کارکردندا دەکەوێتە خوارەوە. ناوبراو بەهۆی قورسی ئازارەکەیەوە بۆ نەخۆشخانەی شاری ورمێ دەگوازرێتەوە. پاش 3 ڕۆژ بربەرەکانی لەگەڵ مەرگ ڕۆژی چوارشەممە گیانی لەدەست ئەدات و لە شاری شنۆ تەرمەکەی بە خاک دەستپێرن. برینداربوونی شارومەندێکی کورد بەهۆی تەقەی هێزە بەسیجیەکان. سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 31 پوشبەر جادر عەبدوڵڵاهی 49 ساڵە دانیشتووی گوندی مۆغناجوو قیسەر بە شاری خۆی لە کاتی گەڕانەوە لە مەزارەکەی بۆ ماڵەوە لەلایەن هێزە بەسیجیەکان تەقەی لێکراوە بە توندی بریندار بوو. فەرماندەی ئەو پازگا بەسیجی کە تەقەی لەو شارومەندە کردووە ناوی سەید هاشم تاهری باڵەنجیە و دانیشتووی شاری ورمێیە. هەر بەپێی هەواڵی ئەو سەرچاوەیە هێزە بەسیجیەکان لەسەر ڕێگاکانی دەوروبەری شاری خۆی خاڵی پشکنینیان داناوە و بە بیانوی جۆراجۆر دانیشتوانی کوردی و ناوچەیە ئازار دەدەن. جێگەی ئاماژەیە کوشتن و بریندارکردنی شارومەندانی کورد و هەروەها گرژبوونی پەیوەندی نێوان ئازەریەکان و کوردەکان لە ماوەی یەک مانگی ڕابردوو پەرەی سندووە و لەلایەن هێزە حکوومەتی و بەسیجی ئەو ناوچەیەوە پەرەی پێدەدرێت. ژنانەبوونەوەی هەژاری لە ئێران کارکردنی ژنان لە گوندەکان باشترە لە شار. بەپێی راپۆرتی ناوەندی ئاماری ئێران لە زستانی ساڵی 92 نرخی بێکاری ژنان لە شار 54.1 لە سەد و لە گوندەکان 28 لە سەدا. نرخی بێکاری ئەم ژنانە لە 55 ساڵی بەدواوە دێتە پلەی سفرەوە، بەڵام ئەم نرخە لە نێو ژنانی شاری لە 60 ساڵی بەولاوە دێتە پلەی سفرەوە. ڕۆژنامەی شەرق ڕۆژی دووشەممە 30 پوشبەر لە راپۆرتێکدا نووسیوێتی لە خواردتربوونی نرخی بێکاری ژنانی گەنج لە ناوچە گوندنشینەکانی ئێران نەک بە هۆکاری بەرزبوونەوەی دەرفەتی کار لەم ناوچانە بەڵکو بەهۆی بەشداری ژنانی گوندنشین لە کارگەلی کشتوکاڵ، ئاژەڵداری، مریشک و پیشەگەلی دەستیەوەیە. بۆ پێی ئەنجامی کاری ئەوان ئەبێتە هۆی بەرزبوونەوەی داهاتی بنەماڵەکەیان، ئەوان لە کاتی سەرژمێری خۆیان بە پیشەدار دەناسێنن. ئەم سەرژمێریە لە حاڵێک ڕاگەیەندراوە کە لەلایەن ناوەندی ئاماری ئێرانەوە دەستنیشان نەکراوە. نرخی کاری ژنانی گوندنشین و شاری بە پێی وتەکانی خۆیان بووە یان ئەنجامی زانیاریە تۆمارکراوەکانی ئەو کەسانەیە کە خاوەنی گرێبەستی کارن، واتە ئەو کەسانەی بە پێی گرێبەستی کاری بیمە کراونەتەوە و مۆڵەتی دامەزراندنیان کاریگەری لەسەر موچەی خانەنشین بوونیان هەیە. بەرزبوونەوەی نرخی بێکاری لە ئێران بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان ناوەندی ئاماری ئێران ڕایگەیاندووە نرخی بێکاری لە نێوان حەشیمەتی 10 ساڵان بەرەو ژوور تاکو کۆتاییەکانی وەرزی بەهاری ئەمساڵ هەڵشکانی 2% لە هەڵسەنگاندن لەگەڵ زستانی ساڵی 92 بەخۆیەوە بینیوە، واتە 2.5% گەیشتوتە 2.7%. ئەمەش لە حاڵێکدایە کە ژمارەی بێکاران لە 2,401,000 کەس لە زستانی ساڵی ڕابردوو گەیشتوتە نزیک بە 2,530,064 کەس لە بەهاری ئەمساڵ. هەروەها نرخی بەشداری ئابووری کە لە زستانی ساڵی 92 بۆ 35% دابەزیوە لە وەرزی دەستپێکی ئەمساڵ بە 2% بەرز بۆتەوە، واتە 37.1%. جێگای ئاماژەیە لێکۆڵینەوەکان سەبارەت بە ئاڵ و گۆڕەکان لە نێوان حەشیمەتی 10 ساڵان بەرەو ژوور دەری دەخات کە نرخی بێکاری لە نێوان پیاوان 9% و لە نێوان ژنان
94 لە سەدا. کۆبوونەوەی ناڕزایی کرێکەرانی خەڵوزی بەردی ئەلبورزی شەرقی لە شارۆت. بەپێی هەواڵەکان ئەو کرێکارانە لە بەردەم بینای ستادی ناوەندی ئەو کانگایە لە شاری شاهرود کۆبوونەوەی ناڕزایەتیان سازداوە. ڕەحمان عەجام جێگری سەرۆکی شۆرای ئیسلامی کرێکارانی کانگای خەڵوزی بەردی ئەلبورزی شەرقی بە هەواڵنێرانی ڕاگەیاندووە سەرەڕای ئەوەی کە چەندجار لەلایەن کرێکارانەوە داوا لە بەرپرسانی پارێزگا و شارۆچکە کراوە کە بەر بە خصوصی سازی ئەو کانگایە و دانی 42 هێکتار بە زەویەکانی ئەو یەکەیە بە شارەداری بگرن، بەڵام هیچ کردەوەیەکیان لەو بارەیەوە ئەنجام نەداوە. بەوتەی ناوبراو ئەو بابەتەی کە بووەتە هۆی نیگەرانی کرێکاران، دانی نزیک بە 120 خانووی ڕێکخراوەی ئەو کانگایەیە کە بەشێک لەو 40 هێکتار زەویەیە کە دراوە بە شارەداری. جێگەی ئاماژەیە هەر کرێکارێکی نیشتەجێ لەو واحدە ڕێکخراوەیانە مانگانە تەنیا 50,000 تمەن بە کۆمپانیای ئەلبورزی شەرقی دەدات. نزیک بە 80 کرێکاری کانگای ئەلبورزی شەرقی لەو واحدە ڕێکخراوەیانە ژیان بەسەر دەبەن و لە ئەگەری سەرگرتنی ئەو بڕیارە کرێکاران ناچارن خانووەکانیان چۆڵ بکەن. ڕێژەی قوربانیانی کانگەی قەلعە خەرگوشی گەیشتە 5 کەس. بەپێی هەواڵەکان سەرۆکی ڕێکخراوی ئاورکوژێنەوەی شاری ئەردەکان ڕایگەیاندووە جگە لەو دوو کرێکارە کە لە کاتی ڕوودانی ئەو کارەساتە گیانیان لەدەستا بوو، 3 کرێکاری دیکە کە لە تەقینەوەی ئەم دوایینەی کانگەی گرانیتی قەلعە خەرگوشی بریندار بوون بەهۆی قوڵی برینەکانیان بوون بە قوربانی و گیانیان لەدەستاوە. حسەین داد ئافرین بەوە بیرهێنانەوەی گیان لەدەستدانی دوو کرێکار لە تەقینەوەیە کە 16 پوشپەڕی ئەم ساڵ لە هەمان بەشی ئەو کانگایە ڕوویدا بوو بە هەواڵنێری وتووە بە گیان لەدەستانی 3 کرێکاری برینداربووی ئەو ڕووداوە ڕێژەی کوژرانی تەقینەوەی 16 پوشپەڕی کانگەی بەردگرانتی قەلعە خەرگوشی گەیشتە 5 کەس. مانگرتنی کرێکارانی بەنداوی بنیەری مەریوان. بەپێی هەواڵی کۆمیتەی هاواهەنگی بۆ یارمەتیدان بە پێکێنانی ڕێکخراوە کرێکاریەکان، پتر لە 250 کرێکاری بەنداوی بنیەر لە ڕۆژی چوارشەممە 25 پوشپەڕەوە بەهۆی ناڕاستبوونی وعدە و بەڵێنەکانی خاوەنکاری ئەو بەنداوە لە مەڕدانی جەژنانە و دەستخۆشانەی ساڵی 92 دواکەوتنی هەغدەستی مانگەکانی خاکەلێوە و گوڵان و جۆزەردانی ساڵی 93 دەستیان داوەتە ناڕزایەتی دەربڕین بە شێوەی مانگرتن. بەپێی ئەو هەواڵە نزیک بە 35 کرێکاری ئەو بەنداوە کە لە بەشی گواستنەوە سەرقاڵیکارن لە مانگی سەرماوەزی ساڵی 92ەوە هەغدەستیان پێ نەدراوە و هاوتەریب لەگەڵ کرێکارانی بەشەکانی کۆگا و دیوار و تونێل لە ناڕزایەتی بەو دۆخە دەستیان داوەتە مانگرتن. دۆخی نالەباری ڕەزا شەهابی لە 46مین ڕۆژی مانگرتنی لە خواردن. ڕەزا شەهابی ڕۆژی شەممە 21 پوشپەڕ لە زیندانی ڕەجای شار بۆ نەخۆشخانە گواسترایەوە و تا ئێستا لەسەر مانگرتنەکەی بەردەوامە. ناوبراو کە تا ڕۆژی ڕابردوو لەسەر تەختی نەخۆشخانە دەستبەندی لەدەستدرا بوو، خوازیاری وەڵامدانەوەی بەرپرسانی زیندان سەبارەت بە دروخستنەوەی ئەو بۆ زیندانی ڕەجای شاری کەرەج بووە. هەرچەند بنەماڵەی ناوبراو لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو ئیزنی چاوپێکەوتنیان لەگەڵ ناوبراو هەبووە، بەڵام دۆخی گشتی جەستەیی ڕەزا شەهابی زۆر ناجێگیرە. ئەو زیندانیە سیاسیە کە تووشی ئازاری بربڕەی پشت و کەمەرهاتووە و ملیشی تووشی ئازار بووە دەبێ هەرچێ خێراتر نەشتەرگەری بۆ بکرێت، بەڵام دوکتەرەکان دەڵێن دەبێ ناوبراو دەست لە مانگرتنەکەی هەڵبگرێت تا بتوانن نەشتەرگەری بۆ بکەن. ڕەزا شەهابی چالاکی مانگرتووی کرێکاری ڕایگەیاندووە تا داواکاریەکانی لەلایەن بەرپرسانەوە کە خۆی لە گەڕانەوە بۆ زیندانی ئێڤین دەبینێتەوە جێبەجێ نەبێت لە مانگرتنەکەی بەردەوام دەبێت. کۆڵبەرێکی کورد لەلایەن هێزە نظامیەکان بریندار دەکرێت. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 24 پوشپەڕ کۆڵبەرێکی کورد بە ناوی ئەیوب فەقێزادە 26 ساڵ تەمەن لە کاتی کۆڵبەریدا لە ناوچەی پیرانشار لەلایەن هێزەکانی سوپا و هێزە ئینتیزامیەکان بە تەقەی ڕاستەوخۆ و بەتوندی بریندار دەبێت. ئەم کۆڵبەرە لەلایەن خەڵکی ئەو ناوچەیەوە گواستراوەتەوە بۆ نەخۆشخانە. برینداربوونی ئەم کۆڵبەرە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی چوارشەممە و پێنجشەممەی ڕابردوو 18 و 19 پوشپەڕ کۆڵبەرێک بە ناوی مەحموود ئالەمولی کوڕی عەلی خەڵکی گوندی قزلهەقی ماکۆ ڕۆژی چوارشەممە 18 پوشپەڕ لە کاتی کۆڵبەریدا لەسەر سنوور کرایە ئامانجی تەقەی هێزە ئەمنیەکان و گیانی لەدەستدا. هەر لە درێژەی تەقەکردن لە کاسبکارانی کورد ڕۆژی پێنجشەممە 19 پوشپەڕ لە شوێنێکی دیکەی سەرسنوور هێزە ئەمنیەکان تەقە لە کاسبکارێکی دیکە بە ناوی مەحموود عەبدی
لە ناوچەی قوتوری سەر بە شاری خۆی دەکەن و لە ئەنجامی بەرکەوتنی چەندین فیشەک بە توندی بریندار دەبێت. کوشتن و برینداربوونی ئەم دوو کۆڵبەرە پاشەوە دێت کە شەوی دووشەممە لەسەر سێشەممە هەفتەی پوشپەر لە ناوچەکانی وێزە و کانیەڕەشی سەر بە ناوچەی چۆمان هێزەکانی پاسدارانی سەرسنووری کۆماری ئیسلامی ئێران تەقە لە کاروانێکی کاسبکاری کورد دەکەن و دوو کاسبکاری دانیشتووی پیرانشار دەکرێنە ئامانج و لەلایەن خەڵکی ئەو ناوچەیەوە دەگوازرێنەوە بۆ نەخۆشخانە. سەرچاوەیەکی ئەمنی سنوورەکە ئاماژەی بەوەدا کە هەردوو کاسبکارە کوردەکە ناویان ئەلف سین میم تەمەن 38 ساڵ و میم عین ئەلف تەمەن 22 ساڵان کە دانیشتووی شاری پیرانشارن و لە کوێستانەکانی گوندی وێزەی باڵەکایەتی خەریکی کاری قاچاقی بنزین بوون و لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە سەعات 1 شەو بریندار کراون. 200 کرێکاری شارەداری سنە دەردەکرێن بە پێی هەواڵی یەکێتی ئازادی کرێکارانی ئێران لەلایەن شارەداری شاری سنەوە بڕیاری دەرکردنی 200 کرێکاری شارەداری ئەو شارە دراوە. دانی ئەو بڕیارە لە کاتێکدایە کە ژمارەی زۆر لەم کرێکارانە خاوەن پیشینەی چەندین ساڵ کارکردنن. ئەم کرێکارانە بە شێوەی ڕۆژانە کاریان کردووە و حەقدەست و موچیان تەنیا لە کاتێکدا وەرگرتووە کە کارەکەیان کردووە. ڕۆژانی پش و ڕۆژانی دیکە کە کار نەبوو بێت هیچ خزمەتگوزاریەک وەکو بیمە تەنانەت حەقدەستیشیان پێ نەدراوە. ئێستا لەگەڵ ئەوەی لەسەر کارەکانیشیان دەرکراون بۆ ماوەی 3 مانگ دەچێت کە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە و شارەداریش پوڵی بیمەکەیانی نەناردووە بۆ ئیدارەی بیمەی کۆمەڵایەتی. وەک لە هەواڵەکەدا هاتووە ئەم کۆمەڵە کرێکارە بەنیازن سکاڵایەک لە دژی ئیدارەی کاری شاری سنا تۆمار بکەن. کارناسان لەو باوەڕەدان کە قەیرانی ئابووری ئێران گەیشتۆتە دۆخێکی کارەساتبار دەرەنجامی تەنیا یەک فاکتەر یان یەک هۆکار نییە. ئەگەرچی بێگومان ئەوە سیاسەتە گشتیەکانی کۆماری ئیسلامیە کە ژیانی لە ناوخۆی ئێران بۆ شارۆمەندانی بەگشتی و کرێکاران بە تایبەتی تاڵ کردووە، بەڵام بە شێوەی ڕاستەوخۆ بوونی گەمار و قورسەکان، نەبوونی بەڕێوەبەرایەتێکی بەرپرس و زانستی، پاوانکردنی ناوەندەکانی گەورەی بەرەمهێنان لەلایەن بەرپرسانی باڵای نیزام، نەبوونی ئابوووریەکی ڕەقابەتی و ڕوانینێکی ئایدۆلۆژیک بۆ باسی ئابووری وای کردووە کە دوای 3 دەیە دەسەڵاتی ئاینی لە ئێران ئەو وڵاتە دەوڵەمەندە تووشی داڕمانێکی ئابووری بێت کە خەڵکەکەی هەراسان و ناومید لە داهاتوو بکات. راپۆرتێک لەم بارەوە دەبینین. هەواڵنێری ئیسنا ڕۆژی هەینی لە راپۆرتێکدا لەمەڕ داخلانی ڕێژەیەکی بەرچاوی یەکەکانی بەرهەمهێنان لە ئێران کە لەلایەن سەرچاوە ڕسمیەکانی کۆماری ئیسلامی ڕاگەیەندراوە ئەو ئامارانە سەرسوڕهێنەر و کارەساتبار وەسف دەکات. هەر لەو پەیوەندیەدا فەرەیدونی خاوەند ئابووریناز لە پاریز لەو بارەیەوە دەڵێت ئیسنا پشت بە راپۆرتێک دەبەستێت کە محەممەد ڕەزا نێعمەتزادە وەزیری پیشەسازی و کان و بازرگانی لەم دواییانەدا بۆ دەوڵەتی ئامادەکرد بوو. لەو راپۆرتەدا هاتووەکە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو زیاتر لە 14,000 یەکەی پیشەسازی بچووک و مامناوەندی بەهۆی کێشە و گرفتی جۆراوجۆر داخراون. ئەو ئامارانە کارەساتبارن لەبەر ئەوەی کە یەکە سەنعەتیە بچووک و مامناوەندیەکان ڕۆڵێکی ئیستراتژیکیان لە گۆڕەپانی ئابووری هەیە و دڵی چالاکیە ئابووریەکان دێنە ئەژمار. بەتایبەت لە بواری کار و دەرفەتی کارکردن نزیک بە 50% هەموو پیشە و ئیشە سەنعەتیەکانی ئێران لەلایەن ئەو یەکە بچووکانەوە دابین دەکرێت و ڕاوەستانی چالاکی ئەو بەشە ئەویش لەو ئاست و ڕێژەوە تراژدیە. خاوەند لە درێژەدا دەڵێت هەڵبەت ئامارەکانی نێعمەتزادە چاوەڕوان کراو بوو لەبەر ئەوەی کە جێگراکەی واتە سەید ئەبریشەمیش لەم دواییانەدا وتبووی بە تەنیا لە شارۆچکە پیشەسازیەکاندا لە مەودای نێوان 1385 تا 92 5500 یەکە داخراون. بەڕێوەبەرایەتی سەرلێشێواوی ئابووری ئێران لەلایەن کەسانێک کە تەنانەت لە میکانیزمە سەرەتاییەکانی ئابووری ناشارەزابوون، هەروەها ئەو گرفتانە کە لە دەرەنجامی گەمارۆکان خوڵقاون، دابەزینی داهاتی ئەرزی، بلۆکەبوونی دارایەکانی وڵات لە دەرەوە، بەرزبوونەوەی سەرسوڕهێنەری نرخی ئەرز و هەندێک کێشەی دیکە بوو بەهۆی ئەوەی کە ڕێژەیەکی بەرچاو لە یەکە سەنعەتیەکان لەگەڵ کێشە و گرفتی نەبوونی پارە بەرەو ڕووببنەوە لە مامەڵە لەگەڵ جیهانی دەرەوەش تووشی ئاستەم و لەمپەڕ ببن. لە لایەکی دیکەشەوە توانای کڕینی خەڵک لەوانەیە بەهۆی هەڵاوسانی قورس دابەزێ و لە دەرەنجامدا ڕێژەی خواست واتە تەقازا بەتوندی کەمی کرد. ئەوانە بوون بەهۆی ئەو کارەساتە لە بەشی پیشەسازی بچووک. کۆی ئەوانە دابەزینی 10% بەرهەمێنانی ناخالسی ناوخۆیی و داهاتی سەرانەی لێکەوتەوە لە ساڵەکانی 1391 و 92. خاوەند دەڵێت
هیچ نیشانە و بەڵگەیەک نییە کە بیسەلمێنێت ئابووری ئێران لە سستی هاتووەتە دەرەوە، ئەگەرچی نرخی گەشەی منفی وەک 2 ساڵی پێشوو دووپات نابێتەوە، بەڵام گەشەیەک نابینرێت. هەروەها لە هەواڵێکی دیکەدا ناوەندی ئاماری ئێران لە دوایین راپۆرتی خۆیدا ڕایگەیاند کە نێوەنجی تێچووی مانگانەی هەر بنەماڵەیەکی شاری لە ساڵی 1392 نزیک بە 1,770,000 تمەن بووە، بەڵام داهاتی هەمان بنەماڵە تەنیا 1,703,000 تمەن بووە. بەپێی راپۆرتی هەواڵنێری مهر، نێوەنجی تێچووی ساڵانەی هەر بنەماڵەی شاری لە ئێران 25.4 لەسەد بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە و گەیشتووەتە 20,600,000 تمەن. ئەوەش لە کاتێکدایە کە لە دێهاتەکانیش هەمان بارودۆخزاڵە بەسەر ژیانی خەڵکدا. ناوەندی ئاماری ئێران دەڵێت کە نێوەنجی تێچووی ساڵانەی هەر بنەماڵەیەکی لادێ نزیک بە 13 ملیۆن تمەنە کە لە بەراورد لەگەڵ ساڵی پار 20 لەسەد زیادی کردووە، بەڵام لە بەرامبەردا داهاتی ئەو بنەماڵە گەلا ژێر 13 ملیۆن بووە. بەواتایەکی دیکە جگە لەوەی کە تێچووی بنەماڵەکان لە داهاتیان زیاترا، نرخی گەشەی تێچووی بنەماڵەکان لە نرخی گەشەی داهاتیان زیاتر بووە. بینەرانی بەڕێز، ئەوەی پێشکەشتان کرا تەنها گۆشەیەکی بچووک لە بارودۆخی نالەباری ئابووری ئێرانە کە ژیانی لە کۆمەلگا بەگشتی و کرێکاران بە تایبەتی تاڵ کردووە. تێڕوانینی نازانستیانە بۆ ئابووری لە سەردەمی ئەحمەدی نژاد گەیشتە لووتکەی خۆی. ناوبراو کە بۆ خەڵەتاندنی ڕای گشتی پەنای بۆ هەر سیاسەتێک دەبرد و لەلایەن خامنەییەوە پاڵپشتی دەکرا، تا بۆی کرابوو جەو داهاتی ئێرانی بەفیڕۆدا و ئامارەکان وای نیشان ئەدەن کە لەو سەردەمەدا کەمترین سەرمایەگوزاری لە بەشە ژێرخانەکان و لە پیشەسازیە گەورەکان کراوە. ناوبراو بە شێوەیەکی نازانستی پەنای بۆ ناوەندە ئابووریە بچووکەکان برد کە بتوانێت بەشێک لە خەڵک ڕازی بکات. بەڵام تەنانەت ئەو گەڵاڵەیەش ئەوەندە ناشیانە و غێری زانستی بەڕێوەچوو کە ئیستا دوای 1 ساڵ لە نەمانی ناوبراو دەردەکەوێت زۆربەی ئەو ناوەندانە لەگەڵ شکست بەرەو ڕووبوونەتەوە و تەنیا قەرزێکی زۆریان لەسەر دەست ماوە. لەلایەکی دیکەوە هەموو هەوڵی ڕۆحانی ئەوەیە کە بتوانێت بەڕێکەوتنی ئەتۆمی گەمارۆکان لەسەر ئێران لابات تا ڕەنگە ئابووری وڵاتەکەی دیسان بکەوێتە جموجوڵ و چالاکی. ئەگەرچی کاریگەری هەمەلایەنی گەمارۆکان لەسەر ئابووری ئێران حاشا هەڵنەگرە، بەڵام تا ڕوانینی ئایدۆلۆژیک ئەویش لە جۆری ئاینی و پاوانخوازی تۆتالیتر بەسەر ئابووری زاڵ بێت، هەرگیز ئابووری ئەو وڵاتە ناتوانێت لە هەموو تواناکانی خۆی بۆ باشتربوونی ژیانی خەڵک کەڵک وەربگرێت. هەروەکو هەموو ئەو ساڵانەی ڕابردوو هەر خەڵک تووشی مەینەتی و کێشەی زۆرتر و زۆرتر دەبن. هیوادارین بەرنامەکەمان جێگەی ڕەزامەندی ئێوە بوو بێت. تا بە یەکگەشتنەوەیەکی تر هەموو کاتێکتان شاد.